دەستگاکانی ڕاگەیاندن چ ڕۆڵەکیان هەبووە لە ڕووماڵکردنی هەڕەشەکانی داعش لە کوردستان و باکووری عێراق. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئمڕۆ ڕۆژنامەوان هێمن مامڕەش دەرچووی زانکۆی مێریود و هەڵگری بڕوانامەی ماستەر لە ڕاگەیاندن میوانی بەرنامەکەمانە کە ماوەی زیاتر لە 15 ساڵە لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی بینرا و بیسترا و خوێنراوی هەرێمی کوردستان وەک ڕاگەیاندکارێک کاری کردووە. سەرەتا کاکی من بەخێر بێ بۆ بەرنامەی کورد کۆنێکشن و پیرۆزبایی لەکەین بۆ دەرچوونت لە زانکۆ بۆ ئەو ماستەرێکە وەرگرتووە. زۆر سپاسان دەکەم و زۆر سپاس بۆ ئێوەکە و دەرفەتاندامێ و سپاس بۆ پیرۆزباییەکەشتان و زیاتر وا دەکەن هانم دەدەن. وەکو گوێ لێبوو ئەمانەوێ لەم بەرنامەیە ئێستا باسی ڕۆڵی ڕۆژنامەوان یاخود ڕۆژنامەگەری کوردستان بکەین لەو شەڕێکە داعش بەرپای کردووە چ لە باکووری عێراق و لە هەرێمی کوردستان. حەز دەکەین پاشەوەی کە تۆ لێرە لە ئەمریکابی ئەو دەستگاکانی ڕاگەیاند بینیوە چۆن ڕووداوەکان ڕووماڵەکەن دەکرێت بۆ چوونی خۆت ینی وەکو بەراوردێک پێمان بڵێ چۆن دەڕوانیەوە ئەوەی کە ئێستا پاشەوەی کە ئەمریکات بینی و ئەو دەستگانت بینی چۆن ئەوانە ڕووماڵەکەن چۆن دەڕوانیە ڕووماڵکردنی شەڕەکانی داعش لە کوردستان و لە عێراق بەگشتی. بەڵێ هەرێمی کوردستان جاری یەکەم نییە بە قۆناغی شەڕدا تێدەپەڕیتن و میدیای کوردیش زۆر ڕۆڵی هەبووە لە ڕابردوودا بەڵام ئەم جاریان شەڕێکی جیاوازترە لەگەڵ شەڕەکانی پێشتر چونکە لە سەردەمێکە شەڕەکە سەردەمی تەکنەلۆجیایە سەردەمی هەموو ئەو کەناڵانەیە کە بە ئاسانی دەگەنە بینەر بۆیە شێوازی بەرەنگاربوونەوە یاخود شێوازی گەیاندنی زانیاریەکان لەگەڵ شەڕەکانی پێشووتر کە هەرێمی کوردستان لە پێیدا تێپەڕیوە زۆر جیاوازی هەیە. ئەمە وای کردووە کە کۆمەڵێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بەداخەوە کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانیش تووشی هەڵە بن جاچ لە بەرنەبوونی زانیاریان لە شێوازی ڕووماڵکردنی شەڕی ڕوبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستەکانی داعش بێ و چیش لەبەر ئەوەی کە بیانەوێ پێشبڕچەیەک بۆ گەیاندنی زانیاریەکان بکەن. بەداخۆ ئێستا لە کوردستان سیستەمێک یاخود مۆدلێکێ لە گەیاندنی زانیاری ئەویش تەنها مەبەست ئەوەیە کە زانیاری بگەندرێ گوێ بە کوالیتی زانیاریەکان نادرێتین و گوێ بە هەستکردن بە لێپسراوێتی چۆنیەتی دەربڕین ئەو زانیاریە نادرێت. ئەمە زۆر کاریگەری کردوتە سەر ئەوەی کە لەملاو لەولا گروپە تیرۆریستەکانی داعش سوود بە ناڕاستەوخۆ لە قسەکانی ڕۆژنامەنووسان یاخود لە ڕووماڵەکانیان وەربگرن و زۆر جار زیانیشی پێگەیاندون. بەڵێ منیش خۆم کە ئەو شتانە ئەبینیم لەسەر با بڵین سەتلایتەکانە ئەبینیم ئەوەی کە ڕوو ئەداتن جاری وایە هەیە ڕۆژنامەوان زۆر پەلەکە لە بڵاوکردنەوەی هەواڵانی زۆربەی زۆری وەکو بڵێ خۆی دروستی کردووە و ئەمە هۆکاری چییە بۆ وا ئەکەنەمانە؟ بڵێ ئێستا زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن لە کوردستان سیستەمی کارکردنیان بۆ پێدانی موچە بە شێوەیەکە کە دەگەڕێتەوە سەر ئەو پێشبڕچەیەکە لە نێوان ڕۆژنامەنووسان ڕۆداتن و چەندە هەواڵی زۆرتر بێتن ڕۆژنامەنووسەکە و چەندە راپۆرت و ڕێپۆرتاژی زۆرتر بێتن ئەوەندە زیاتر دەتوانێت پارە دروست بکاتن لە کەناڵەکە. ئەمە وای کردووە کە ڕۆژنامەنووس بەبێ گوێدانە کوالیتی بەبێ گوێدانە ڕاستی دروستی هەواڵەکە جاری وا هەیە هەواڵەکە ڕاستیشە بەڵام بە نیوە چڵی وەری دەگرێتن لە پەلەپەلیان بۆ ئەوەی بیگەێنێتن و ببێتە خەبەری یەکەمی کەناڵەکەی وای تووشی هەڵی دەکاتن. لە لایەکی تری شەولەوانەیە لە نەبوونی زانیاری بێتن. ئێستا هەردوای دەستپێکردنی شەڕی داعش لە هاوینی 2014 بە ماوەیەکی کەم وەزارەتی پێشمەرگە خۆی هەستی بەوە کرد کە هەندێک لە کەم و کوڕیەکان یاخود لەو خەلەلانێک کە دروست دەبن لە پێکانی هێزەکانی پێشمەرگا لە ڕێی سوودوەرگرتنە لە کەناڵەکانی ڕاگەاندن. کەناڵەکانی ڕاگەاندن بەبێ ئەوەی هەست بکەن کە ئەمە هەڵەیەکە و تووشیان دەبێتن لە چەقی بنکەکانی یاخود نقطەکانی سەربازی هەواڵی ڕاستە و خۆیان دەگواستەوە و ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان داعش سوودی لێ دەبینی. پێمانەوە لە خازانجی داعشایانی باشە هیچ سنوورێک هەیە بۆ ڕێگاگرتن لەمانانی هەرچەندە کە ئەوتە سنوور ئەمە ئازادی ڕاگەیاندن نامینێت. بەڵێ ئەمە یاساکمان هەیە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەوانیە. ئەم یاسایە کەم و کوڕی زۆرە سەردەمێک نووسراوەتەوە ساڵی 2007 کە تەکنەلۆجیا و کەناڵەکانی میدیا ئەوەندە بە شێوەیەکی بەرفراوان نەبووە. لەلایەکی تریشەوە کەم زانیاری وەکووتم
ترینینگی بەردەوام یاخود پێدانی زانیاری بەردەوام بۆ ڕۆژنامە نووسان کەم بووە ئەمانە هەمووی هۆکار بووە ئەمانە هەموو وای کردووەکە کەسێکی وەکو کاک جەباریاوەر ئەمینداری گشتی هێزی پێشمەرگی کوردستان لە وەزارەتی پێشمەرگا لە 2014 بۆ کەناڵەکانی ڕاگەاندن دوایە هەت درچی بەوە کردووەکە کەناڵەکانی ڕاگەاندن یاخود بەشێک لە ڕۆژنامە نووسان بوونەتە هۆکاری ئەوەی کە زانیاری بە ناڕاستەوە خۆ بدرێتە داعش بۆیە بڕیاری ئەوەی دەرکرد کە ژووری عملیاتی هێزی پێشمەرگا ئەو زانیاریەکان بڵاو بکاتەوە و یاخود مامەڵەی میدیا لەگەڵ هێزی پێشمەرگە ڕێک بخرێتن و یەکێک لە بڕیارەکانی کە لەو کاتە ئاماژەی پێکرەوەیە کە نائامادەیی بەشێک لە میدیاکان بۆ ئەو شەڕێکە لە ناکاو ڕوویدا چونکە ئەو خۆ ئامادەکردنی بۆ دەوێتن و ئەوە پێویستی بەوە هەیە کە کەسانی پسپۆر لە بواری میدیای جەنگ باشکە من پاشەوە کە تۆ لێرە ئەوات بینی بە بۆچوونی تۆ چارەسەر بۆ ئەمە چیە چی بکرێتن باشە بۆ ئەمە باشترین چارەسەر ئەوەیە کە ئێمە بۆ هەموو ئەگەرەکان لە شوێنەیەدا خۆمان حاضر بکەین ئەگەر ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا کەناڵەکانی ڕاگەانیان ڕۆژنامە نووسانمان وا ڕابهێنا بووە لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی مەرزنی بەس شەڕی داعش لەوانەیە بەیانی کارەساتێکی سروشتی بێ بەڵام میدیای کوردی دۆشدا بمینێ نەزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو وەزعدا بکاتن ئەمە بەس تەنها بۆ شەڕی داعش نییە لەوانەیە شتێک ببێتن کە ئەو کاتە تۆ نازانیت چۆن لەگەڵ سایکۆلۆژی خەڵک مامەڵە بکەیت کارەساتێک دەبێت چۆن خەڵک هێور بکەیتەوە نەخوازەڵا تۆ هێزێکی تیرۆریستی وەکو داعشکە گرتەی وا بڵاو دەکاتەوە زیاتر بڵاوکردنەوەی ئەو گرتانە خەڵکی ترساندووە ڕەنگە داعش بۆ گەورەی و بەهێزی نەبیتن وەگەوەی کە دەوێت لە ڕێی میدیاوە بیکاتن بەداخەوە ئەو گرتە ڤیدیۆیانەیە کە خەڵک سەردەبڕن و خەڵک دەکوژن و خوێند نیشان دەدا میدیای خۆمان خۆی بووە کەناڵێک بۆ بڵاوکردن کاکە من دوا پرسێرم ئەوەندە ماوەکە کورتە کە تۆ چیەوە ئەمە پیاداکەی لە کوردستانە لەگە خەڵکە باسەکەی بە کورتی بکە بێگومان بە تەنها بە من ناکرێت بەڵام ئەوەی ئەمن پێم بێتن لەوێ بە هاوڕێکانم بە کەناڵەکانی ڕاگەاندن و ئەوەی لێرە فێری بوویمە بە گوێرێتوانە پیان دەگەێت مام ڕژی زۆر سپاس دەکەین.